هەکار بابەتێکی زۆر هەستیارە و زۆریش گرنگە کە هەر خودی خۆمان قسەی لەسەر بکەینەوە. ئەم بابەتە چەندین قسە و گفتوگۆی باش هەڵەگرێت، بەڵام هیچ کات بە قسەی گەورە تێمەگەن، ینی ئەو قسانەی ئەیکەین قسەی زل نین. هەکار پێم وابێت تۆک و گەنجێت من چەندین هاوپیشەی دیکەمان گەنجان هاوتەمەنی خۆمان ئەم ڕاستیازان کە بە زۆر زەحمەتە تێپەڕیوین کەسمان بە ئیسراحەت و لەسەر تێری دانەنیشتوین لێرە قسە بکەین. ڕاستە یەک لە کێشەکان ئەوەیە هاژە، ینی کاتێک لەگەڵ گەنجێک تووشی گفتوگۆیەک یان ڕایەکی پێچەوانە دەبیەوە پێی وایە ئەتوو کارێکت هەیە خەریکی کارێکی و ماگانە شتێکت دەست دەکەوێ بۆیە ینی قسەکە لە زگێکی تێرەوە دەکەی، بەڵام لە ڕاستیدا وان نییە. لە ڕاستیدا بابەتەکە پەیوەستە بە هەوڵدان و کۆڵنەدان و خۆماندووکردن گرنگیدان بەو بوارەی کە تۆ بەهرەت تێدا هەیە ئەمانە هەموو کۆ دەکەیەوە. ئەگەر نا لە کوردستان زۆربەی گەنجەکان ینی بە تایبەت ئەوانی تەمەنیان لەسەر 30 ساڵیە کەمیان هەنا ڕۆژەی لە ڕۆژان کرێکاریان نەکرد بێ، کەمیان هەیە کاری دەستجێڕی و شت فرۆشتنیان نەکرد بێ، ینی هەمویان خەریکی کارێک بوونە تاوەکو خۆیان پێگەیاندووە لە هەمان کاتدا خەریکی خوێندن بووینە، لە هەمان کاتدا بابەتی دەروەی قوتابخانە خەریکی خوێندنەوەی کتێب و بابەتە ئەدەبیاتەکان بوونە. ئەمانە هەموو ڕۆڵی هەیە لە بنیادنانی هەر گەنجێک، دروستکردنی گەنجێک و هۆشارکردنەوەی گەنج. ینی ئەمن ئەگەر باس دەخۆم بکەم زیاتر لە 4 ساڵ بۆ 5 ساڵم کرێکاریم کردووە زۆر بە شانازیەوە، چونکە کرێکاری بەشێکی گرنگی ژیانی من بووە. فێری کردم چۆن هەوڵدەم، چۆن پارە پێیاکەم، چۆن گرنگی بە پارە بدەم، چۆن لە داهاتوو بڕوانم، چۆن بزانم خەڵک هێماندووە. ئەمان هەموو ڕۆڵیان بێگومان هیچ کاتێکیش باوەڕ ناکەم کەسێک کە دەرکەوێت یاخود ببێتە خاوەنی هەر ئیشێک و کارێکی خۆی بە ئاسانی پێی نەگەیشتووە. هیچ کەس لە پڕێک نابێ بە کوڕێک وەکوترێ، نی ئەمە قوربانیەوێت هیلاکیەوێت ماندوێتیەوێت بانیان زوو لە خەو هەستانیەوێت. کاتێک تۆ ئامادەی زوو لە خەو هەستی بۆی کە بۆ خەونەکەت کار بکەی بۆی بۆ ئەو خەونەی هەتە ئیش بکەی بێگومانەگەی بەشتێ. بەڵام کاتێک تۆ دانیشتووی چاوەڕێکی با حکومت پارەم باتێ با باوکو دایکم پارەم باتێ پرۆژەکەشم بۆ دانێن ئێ بەخوا و کاتەش نایکەی، ئەنی هەموو شتەکانیشیان بۆی نایکەی چونکە تۆ خۆت ئەگەر بۆت ئامادەش بکەن هاژە تێکی دەدەیت چونکە لە یشەکە تێنەگەیشتی جاوەوەی کەسێکی پسپۆر لەم بوارە قسەی زیاترمان بۆ بکات لەگەڵ بەڕێ سیروانگەردی چالاکوانی گەنجان و ناوێکی دیارە کات سیروان لە بابەتی گەنجان و ڕێکخراوەکان بەردەوام خەریکی توێژینەوەن و لە کۆڕ و سیمینارەکان ڕۆڵیان هەیە. کاک سیروان زۆر بەخێر بێ و بەیانی باش. زۆر سپاس. ئێستا ئەگەر باس لە گەنجان بکەین دۆخی گەنجانی کوردستان چۆنە بە چه ئاراستەیەک دەڕوا بەراورد بە 5 ساڵی ڕابردووی چ گۆڕانکارێک بەسەر دۆخی گەنجانی کوردستان داهاتووە؟ بەناوی خوای گەورە میرە سپاس بۆ ئێوە، سپاس بۆ 24 بۆم دەرفەتە. جارێ پێشەمشت ئێمە بە بەردەوام لەسەر گەنجان لەسەوەی کۆچین کە گەنج ئێستا نییە، ینی بۆ ئایندەشە و بۆ ئێستاش، ینی بە بەردەوام بوو تومانە گەنج ئایندەیە، بەڵام ئێستا دابینکردنی ئێستاش پێویستی بە بنیادنانی گەنجانە. ئێستا دۆخی گەنجان لە قۆناغێکە کە زیاترینی بیر دەکاتەوە لەو قۆناغە بەرەو چه ئاراستەیەک دەڕوە. لە هەمی گرنگترەوەیە دەرفەتێک دروست بووە لە هەرێمی کوردستان کە ئایندە بەرەو باشتی دەڕوە، هەمویان ئەوە لەسەوەی کۆکن کە ئایندە بەرەو قۆناغێکی باش دەڕوە، بەڵام پێویستی بەوە هەیە کە گەنجانی ئێمە هەمووکو دەڵێن خۆراگریەکی زیاتریان پێ ببخشێ، هەمیش لە هەنگاوێکی کەم و دەست پێ بکە. ئێمە بەردەوام گەنجەکانی ئێمە بە حکومی سۆشیال میدیا بە حکومی بینینی دەرێ ینی ئەو گلۆباڵ و حولەمە جیهانی بوونێ کە تێکەڵ بووە پێی وایە دەبی ڕاستە خۆ بەبێ بەهاکار ڕاستە خۆر بێ بەهاژە نابێ ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاوە دەبێت تۆ کاتێک کرێکاریت کردووە کاری جێچت کردووە شت کەتە چاوت ئازارت چەشتووە تۆ کاتێک هاتوتە دەرەوێ کارت کردووە دەیان خەڵک و عائیلە و جیرانەکە ئەوانە قسەیان کردووە تۆ ئازاریان داوی تۆ دەبی ئازار بچێشی تاوەکو ئازار نەچێژی تاوەکوی ماندوو نەبیت ناکە بۆی هەنگاوە هەیە. گەنجانی ئێمە هەمووی ئێستا لەو قۆناغی ئەوان چۆن بتوانن تاکێکی بەرهەم هێن بن تاکێک بن بێنە ناو کۆمەڵگا کاریان دەستکەوێت. یەکێک لە گەورەترین دەرفەتەکان بۆ گەنجان کەوێت دەوێت داوادەکە کاری دەستکەوێت. ئەمڕۆکە لەو سەردەمەی ما ئەوە نمایە کار بە ئاسانی بەدەست گەنجکەوێت، یعنی بتوێت ڕاستەخۆ کار دەستکەوێت. دەبێت سکێڵەکت هەبێ، دەبێت جیاوازێکت هەبێ،
چۆگەر هەمومان وەکو یەک بیرمان کردو یەکمان زیاد دەبین تۆ دەبی شتێک بکەیت جیاواز بێ ئەمەش هەم گەنجەکە خۆی بەشێک تاوانبارە لەوەی زانکۆ تاوا دەکا ڕادەوەستێ پەیمانگا تەواو دەکە ڕادەوەستێ پەرە بە خۆی نادا بە تواناکەی خۆی نادا شەر نییە من گەنجێک بکە دەرچی پەیوەندێنەوە دەوڵەتیەکانم ئیلا بچم لە حکوومەت بم کار بکەم لە فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە نا لە مەجای NGO کار دەکەم هەموو ئەو ئەزموونی و کارکردنی 18 ساڵی NGOم لە ڕێکخراوی مەدەنیە یعنی زۆر لەلام گرنگ نییە کەم خەریجی چ زانکۆیەکم ئەسڵەن جارێ خۆشم بیر دەکەم لە چ زانکۆیەکە تەواویشم کردووە بۆچکەی کاری من ئێستا خۆمە بۆی گەنجانی ئێمە دەبێت ئێستا لەو بوارە لەو قۆناغی کە تێدان یەک بیر دەکەنەوە چی بکەن دووش ینی تا ڕاددەیەک ومێدیان هەیە کە بەرەو باشی دەڕوا بەڵام بەداخەوە بەشێک میدیا لە هەرێمی کوردستان پارەیەکی زۆر لە وڵاتە سەرف دەکرێت بۆی گەنجان ناومێتکن باسی دەرفەتت کرد لەگەڵ ڕێکخراوەکان گەنج لەم قۆناغا بیرەکاتەوە پێویستی بە پاڵپشتیە پێویستی بە فەندە پێویستی بە سپۆنسەرە پێویستی بە سەپۆرتکردنە هەموو ئەمانەی پێویستە ڕێکخراوەکان چۆن نەتوانن ببنە پاڵپشتیکردن بۆ گەنجێک ئەبینین گەنجان هەیە هەوڵێکی زۆرەدات ماندووە بێت توانای هەیە بەڵام هاوکات پێویستی بۆیە کەسانێک ڕێکخراوێکی شکاری لەگەڵا بکەن ئەمە هەیە بەدڵنیاییەوە ینی ڕێکخراوەکان ڕێک پردی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات ئەمە واقع کاری ڕێکخراوەکان دۆزینەوەی هەلی کار نیە بۆ گەنجان کاری ڕێکخراوەکان پەرەپێدانە بە توانای ئەو کەس کەسێکە دەوێت ببێت بە پێشکەشکار کەسێکە دەوێت لەسەر ستێج بێ کەسێکە دەوێت سپێنێ ببێتە بە پلەباڵا حکوومەت لە ڕێکخراوەوە دەست پێ دەکات کاکەم لەو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دە 12 برادری خۆمە هەبرادری خۆمانە هەمووی لە ڕێکخراوەی دەستی پێکردووە ستا بەڕێوەبەری گشتیاندامی پەرلەمانە قایم قامە هەمووی لە ڕێکخراو دەستی پێکردووە دیناری لە جیرفان نەبووە بێ سیارە بووە ئازاری چێشتووە ماندوو بووە بە پێیان ڕێگایکی دوور و درێژی بڕیوە تا چوتە شوێنێکە بەڵام ئەمڕۆ خاوەن پێگە پلەیە کاری ڕێکخراو ئەمەیە تۆ ئەو سکێڵە یانی ئەوەی کە پەرە بە تواناکە دەدا ئێمە توانیمانێ لەو ماوەی ڕابردووە خۆشبەختانە کۆمەڵە گەنجێکی باش سا دەبینیم هەندێک گەنجەکان دەبینمەوە کە چەند ساڵێک لەگە من کاریان کردو خۆبەخشن هەز دەکەم سەریشان لێ دەم لە ئۆفیسەکەیان ینی ماگانە بەدەهاتی 150,000 دلاری کار دەکەن ینی لە بەردەستیانە بۆ بەڕێوەبردننی لانی سوۆسیال میدیای کۆمپانیا و بەرپرسەکانی خۆمانە تەماشا دەکەم لەگەڵ حکوومەت کۆنتاچیان هەیە ینی ئەمە سکێڵە ئەمە گەنجمان هەبووە کە داهاتە سەر لە ڕێکخراوەکەی خۆمانە داهاتە سەر ستێج نەدیتوانێت قسە بکە وای لێ هاتبوو ئاهەنگی نەورۆزی بەڕێوە دەبرد ئاهەنگی نەورۆزی گەورەی هەولێری بەڕێوە دەبرد وای لێ هاتبوو دەیگو کاکەگا من مانجی دوو ئیشی ئامە بێ من 1000 دلارم بەدەست دەکەی بە 500 دلاری دەچمە ئیڤێنتەکان وەکو پێشکەشکار کار دەکەم ئەمە چمان دەکرد ئێمە ئامانجێکمانە بوو چۆن ئەو کەسە بێخینە بازار ینی گرفتەکەیمە ئێمە ڕێکخراوەکان دەتوانین ئەمە بکەین بەڵام ئەمە ینی نسبەیە ناتوانانی سەڵدا چکە زانکۆ شوێنی پەرەپێدان و بەرهێنانی تاکە بەداخەوە ئەمە لە هەموو هەرێمی کوردستانیەکی لە گرفتە گەورەکانمانەوەیە ئەم ساڵ ڕابردوو کۆنفرانسیشمان لەسەر کرد ینی خۆشبەختانە حکوومەت بەپیل بانگوازەکەی ئێمەش 12 پەیمانگای کردەوە پیشەیی ئێمە زانکۆکارمان ئەوەندەی تاکێک بەرهەم دێنن بۆ حکوومەت کارمەندی حکوومەت بەرهەم دێنن ناتوانێت تاکێک بەرهەم بێنن لەگە بازار بگوندی ینی خواستی بازار و بەرهەمی زانکۆ وەکو یەک نییە ئەمە لایە زالی ینی کۆمەڵێک بەش هەرێمی کوردستان بەرهەم دێ سوودی لێ نابینین کاکە ئێمە پێویستمان بەوەیە بەرهەمی زانکۆمان ینی حکوومەت ئاسانکاریت بۆ دەکەم دەڵێ کاکە تۆ پەیمانگا بکەرەوە پیشەیی با لە گرافیک لە دیزاین دەزانی ئێستا ناوماڵ دیزایانی ناوماڵێکە لە بەرهەمە گەورەکان دەزانی ئێستا شێفی خواردن لە هەموو هەرێمی بەس لە هەولێرە 1400 ڕێستۆرانت و باڕ و کافێ و هۆتێل و مۆتێلمان هەیە کە لەوانە نزیکەی 200 بۆ 250 خواردن پێشکەش دەکات دەزانی 8 بۆ 9 کووردا شێف بۆ لەبەرەوەی کەسمان نیە خواردن بزانی خواردن دروستکە یعنی مەدرسەیەکمان نیە بۆ پێگەیاندنی گەنجان لە بواری دیزاین ینی هیچ خەڵک دەزانی خواردن دروستکە بەڵام زۆر نسبەیەکی زۆر کەمە بەڵێ بۆی ئەمە پێویستمان بەچیە بەرهەمی ئەمە بازار لە زانکۆ بەرزکەینەوە بۆەوەی ئەو کاتی کۆ یەکێک لە ینی خەڵک بۆ کۆز دەکەم ئەو بابەتی ئێوە بوو سیر بکە سێ شتێ و خەڵک وا دەکە کۆز بکە یەک نەمانی ئەمن و ئەمان هەرێمی کوردستان ئەمن و ئەمانێکی زۆر باشی هەیە پێداویستەکانی ژیان تا ڕادەیەک پێداویستەکانی ژیانیشمان هەیە ئەوەی کە نییە چیە ئەوەی کە نییە پەرەپێدانە بە تاک
یعنی هەم لایەن خۆیەوە هەم لەلایەن ناوەندێکی ئەکادیمیەوە بۆیە ئەمە وای کردووە ئەم سپیتەس دروست بێ لەبەوەی کە ڕێکخراوەکان تا ڕادەیە کاری خۆیان دەکەن بەڵام زانکۆ بەو ئەرکە ڕسمی خۆی هەرنەستاوە. باش کاک سیروان لە ناو قسەکانت باست لاوە کرد کە هەندێک شوێن هەیە هەندێک لایەن هەیە هەندێک میدیا هەیە خەریکن پارێکی زۆر خەرج دەکەن لە پێناوەوەی ئەم گەنجە بە هیوا بکەن یعنی بە بەرنامە بە پلان کار لەسەرەوە دەکەن گەنجی هەرێمی کوردستان بەڕاستی ئینتیمای نەمینێ و هیوای نەمینێ ئاواتی نەمینێ خەونەکانی هەموو لەبار برێ دنیایەکە دەکاتە تەمێکی ڕەش بەسەر کوردستان داهاتووە ینی بەو شێوە خەیاڵ بۆ گەنجان دروست دەکات بەڵام لە ڕاستیدا ئەو گەنجانەی کە بەشێک دەکەونە بن ئەو تەوژمە یان باوەڕ بەو قسانە و بەو جۆرە بیرروکانە دەکەن کاتێک گەشت دەکەن یان سەفەر دەکەن دوای بینینی ئەم هەموو ناڕەحەتیە 2 مانگ 3 مانگمانەوە لە نێو سەرما لە نێو گەرما بە پێ ڕۆیشتن ینی حاڵەتی زۆر ناخۆش دەبین کە دەگەڕێن دەڕۆن بۆ ئەو وڵاتی کە خۆیان دەیانەوێ دوای ماوەیەک دەبینن بابەتەکە بەو شێوە نیە کە بۆیان دروست کراوە خەیاڵەکە بێگزار وان نییە ئێستا دۆخەکە وای لات و خەریکە کۆچی پێچەوانە دروست دەبێتەوە ینی لەم کۆتاییانە چەندین حاڵەت هەیە من زانیومە بینیمە بێگومان ئاماری زیاتر لای تۆش ڕەنگە هەبێ کە بە پێچەوانە ئەو خەڵکانی کە ڕۆیشتون بۆ ئەوروپا دەگەڕێنەوە چونکە پێیان وایە ئەو ژیانی لە کوردستان و لە هەرێمی کوردستان هەیە ئەو ژیانە نییە کە لە ئەوروپا هەیە لە ئەرکت زۆر زۆر زیاترە. بەڵێ سەرڕای هەموو ڕەخنەکان من لەو ڕۆژانە گوێم لە بیرمەندی گەورەی کورد مامۆستا تەلحەت تایی کرد ڕخنەیەکی گرت کە بریە هەمومان بزانی وا ڕخنە بگرین لە وڵاتی خۆمانە وتی پێشکارەکە لێ دەپرسی لێکی لە میدیاکان کوردستان چۆنە هەرێمی کوردستان دەڵێ بەڕاستی هەرێمی کوردستان و وڵاتێکی ئەوەندە جوانە چوار وەرزیە بەیانی مناڵەکە دەچێتە قوتابخانە دێتەوە هیچ دڵت لەلای نییە ڕاست چاری ئێوارە نەخۆش دەکەوی برایەکە دێتت باتە نەخۆشخانە و دێوە هیچ ترسەکرد نییە دەری ئەم وڵاتە زۆر جوانە کەمێک دادپەروەری پێویستە ئێمە ڕێک مناڵین ئێمە وڵاتی ئێمە پێرفێکتە بەڵێ ئێمەش کەمە کوڕیمانەیە لە دۆخێکی سیاسی لە دۆخێکی اقتصادی ئەوانە هەمووی تێدایە بەڵام ئەو هاژ نییە کەەوەی کاک ئاکار دەڵێ بەهشتێک دروست کرایە لەوێ بۆ ئاراستەیە تەمەشا هۆکاری کۆچ کەیە قەتتان بینی و هاوینا خەڵک کۆچ بکە هاوینا کۆز نییە زستانان هەیە بۆ تویچیا کاتێک کێشەی لەگەڵ ئەوروپا بە تایبەتی یۆناان و ئەوروپا دەبێت لەگە ئەڵمانیا کۆز دەست پێ دەکات فشار بچێ بە ئێرانی و ئەفغانی و سووری و عێراق بە هەرێمی کوردستانەوەش باشە بلاروسیا کە یەکێکە لە وڵاتەکەی کە کێشەیەکی زۆر لەگە ئەوروپا هەیە هەر کاتێک ئەوان کێشەیانە بی بەو خەڵکەی فشار دێخنە سەرێ ئەگە هاوینان بکەن خەڵک هاوینان نامبری ئەوان دایانوێت دنیای بێخنە باشێنن بەرامبەر بەچی بڵێن خەڵک لە بیلاڕوسیا دەمرێ تۆ سیر بکە من لە 2-3 ساڵی ڕابردووە یەکێک لە کوڕە خاڵەکانی باوکم گەنج بوو هیچ کێشەشی نەبوو وەڵا کاریشیە بوو دەزڕانجینیش بوو ئیتر ڕۆی چوو بیلاڕوسیا هەنی وەکو چاولێکەری فلان و فلان ڕۆژی منیش دەبوو لەوێ گیان جلزدا لەسەر حدوودە تەمەنی ینی 25-26 ساڵەوە ینی پرسیارەکە ئەوە بوو بۆ ڕۆیشتی ینی ئێمە ناڵێن کۆز نەکرێ با ئەگەر بێ و دەرفەت دروست بکرێ لە ڕێگەی حکوومەتەوە خەڵک حکوومەت خۆی دەرفەت دروستکە لە ڕابردوودا حکوومەت خۆی دەرفەتی دروست دەکرد بە تواناسازی گەنجی دەناردە دەرەوەی وڵات بخوێنن لە هەموو دنیادا کۆچێ تۆ سیر بکە سەرۆگۆزیرانی بەریتانیا کابراایکی ئیندیا پاکستانیە یشکە نازانم کوردەکە وەزیرەکە لە وڵات لێرە کێشەکەوەی کاکسیروان زۆر جۆر گەنجێک $1500 کۆ کاتەوە بە 1000 دەردەسەری ئەم $1500 هەرەوە نەبی کا بە $2000 یەکسەر بیرەوە کاتەوە بڕوە اینجا لەو ڕێگەیە دایانێ ئیکاتە دەستی 2-3 دەست بڕ و قاچاقچیەوە دیسانەوەیەتەوە هەمان دەورا کاتەوە بەڵام هەر ئەو $1500 یا $2000 ئەگەر لە پرۆژەیەکە و لە ناو ڕێکخراوێکدا بی خاتە کار ئەمە بێگومان کاری باشتری دەست ناکەوێت یان زۆر جار ئێوە سەرنجتان ناوە لە ناو ڕێکخراوەکانە بۆ گەنج ناوێت بەخۆ بەخشی ئیش بکات ئەمە سەرچاوی کێشە نییە بۆ گەنج زانی ئێمە دیسان دەڵێمەوە گەنجی ئێمە ئامارێک پێ دەڵێم دوای ینی خۆشببختانە و ساڵەکە بە هەموو یەک ساڵی تەواو لە 2023 باسی ئاماری 23 دەکەم 1030 گەنج کۆچی کردە لە هەموو هەرێمی کوردستان کە منسبێکی زۆر باشە زۆرترین ئەو کۆچی 180 ئەو 1030 گەنجێک کە کۆچیان کردووە ڕانی قەڵازەیە من خۆم 2003 چوومە زۆر بەوردی ئیش مەسە کردووە
دووشت لەو منتیقە زۆر کارەساتە یعنی ئەمە پەیامەکە بە حکوومەتیش دەبی زۆر وردبین یەک بابەتی مخدرە لەو ناوچەیە کارەساتە دوو بابەتی کۆچ دەرفەتی کار لەم شوێنە نییە و بەڕاستی لایانی سیاسی دەری هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوەی گەنجانی وێ ناومێد بوون بەرەو وڵاتان کۆچ بکەن ئەمە ئەگەر ینی لە ئاستی سیاسی بەرنامەی سیاسی بە بچینە زۆر بە ڕاشکاو ناوی لایەنە سیاسەکەشم بیناوە چونکە بەڕاستی ینی ڕاشکاوە بین ینی دۆخەکە لەو منتیقە زۆر خراپە دەرفەتی کار نییە نەک دەرفەتی کار نییە کار لە دەزەدرێ ینی نەک کار دروست دەکرێت لە دەزەدرێ کار نامینی لەو منتیقەیە ئەوە هۆکارەکەی ئەم بابەتەیە دووەمیان ئەمە لە ڕابردووە نزیکەی 30 بۆ 35 میلیۆن دۆلار بەس دراوەتە قاچاقچی لە ڕێگای لە چەند ساڵی ڕابردووە بلا ئەوە ینی زۆرترین پارە 3000 دلار کەمترین پارە 3000 دلار زۆرترین پارە 10,000 دلار دراوەتە قاچاقچی بۆی کە کۆچ بکەم ئەمە وای کردووە پارەیەکی یەکجار زۆر لە وڵاتە بڕوە ئەمە توازە پارەکە بینە با بڕۆ کێشەی پارەمان نییە سەرچاوی مرۆیی دەڕوا لە وڵاتەیە بلێشی بپرسە من خۆم 100 گەنجم دوان لەوەی کە کاتی کۆچی پێچەوانە دەستی پێکرد لەنا ئەو مەتاری هەولێرە چوم 100 گەند لە کاتی جانتا کە باشترین دەرفەت بوو من بیان دوێنم کە چاوەڕێ دەکەن جانتاکانیان هەگرن کە لە بلاروسیا گەڕانەوە هەموو ڤیددیۆکانیشم لە هەندێکیان دەنگە هەندێکیان ڤیددیۆی قسەم لەگەڵ کردم هەموو یەکشت دەڵێ نازانم ئایندەم چییە نازانم ینی بەخۆی ینی ئەوە نییە بڵێ وڵای ئیشم نییە چکە تەماشا بکەم سیاری فرۆشتووە خانووی فرۆشتووە موبایلی فرۆشتووە یعنی پارەی هەیە کۆچەکە بێپارە نەبووە کۆچی ساڵانی ڕابردوونەوەتەکان بەبێ پارە دەڕۆیش خەڵک پاری دەگەڕاندەوە وڵاتەکەی هەڵەکەی خۆی دەدا ئێستاکە ینی هێشە ینی زیاتر لە 6 بۆ 65 خانەوادێکا من دواندم دڵی هەرچی هەبوو لەسرم دانا مناڵەکە بخنکا لە پێش چاوم کەسێکم بینی لە پێش چاوم مرد ینی ئەوجا ئاخەڵ دەچێشی بەوەی کە پێی وای هەنگاوێکی هەڵی هەڵگرت خۆ ئەگە بێت و دیسانەکە دەڵێمەوە ئەگەر بێت و ژیان باشتر بکەی قۆناغکە بەرەو باشتر بڕوە ئەو ینی ئەو 1-2 ساڵێکە لە بەردەممانە پێویستی بە بەهێزتر بوونە پێویستی بە مانەوەی مێ زیاتر مانەوە لە ڕووی سیاسی لە کۆمەڵاتیەوە ئەوە ئامانجەکەی کاکسیروان زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانێ لەگەڵمان بووی سپاس ئەو قسانت کە بەشێک بوون لە هۆشیارکردنەوەی گەنجان زۆر سپاس بەخێر هاتن سپاس